سڵاو خۆشەویستان ئازیزانی من لەگەڵتانین لە کەناڵی ئاسووی زانکۆ من سرود خورشید بەردەوامین لە باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو بتوانین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین وەکو ڕێنیشاندەرێک و بەرچاوڕوونیەک بەکاری بێنین بۆ ئەو قوتابیانەی کە ئیشاڵڵا ئیمساڵ وەرەگیرێن لە ساڵی خوێندنی 2023-2024 لە درێژەی ڤیدیۆکانمان بەردەوامە بین لە زانکۆی دوهۆک تاوەکو باسی بەشێکی نوێ بۆ ئەوی خۆشەویست بکەین کە ئەویش کۆلێژی زمانە تاوەکو بزانین لە کۆلێژی زمان بەشەکانی چین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لەم کۆلێژە چەندە بە زانکۆڵاین و هەروها بە پارالێل بە ئێواران پارێزگا و گشتێکی تاوەکو وەکووتمان سوودی لێ ببینین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئێوەش بۆ وەرگرتنی زانیاریەکان لەگەڵمان من تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن یەکەم بەشمان لە کۆلێژی زمان بریتیە لە زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت پارالێلی پارێزگا 76.9 و گشتێکەی 86.1 پارالێلی پارێزگا 7.6 و گشتێکەی بە هەمان کۆنمرە بەشی وەرگێڕان لە کۆلێژی زمان لە زانکۆی دوهۆک زانستی وێژەی وەرەگرێت 74.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 80 پارالێلی پارێزگا 69.2 و گشتێکەی 76.132 کۆتا بەشمان لە کۆلێژی زمان بریتیە لە زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت و زانکۆڵاینی پارێزگاکەی 60.9 و گشتێکەی 66.202 پارالێلی پارێزگا 58.497 و گشتێکەی 62.574 قوتابیان و خوێنکارانی ئازیز ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە بەشەکانی کۆلێژی زمان لە زانکۆی دوهۆک زۆرجار پرسیارمان لێکەن سەبارەت بە بەشی وەرگێڕان ئەزیزانم بەشی وەرگێڕان بەشێکە لە زمانی ئینگلیزی زمانی ئینگلیزی بۆ خۆی بەشەکانی ئەدەبیات و زمان و هەروەها با بڵێن وەرگێڕانیش لە خۆ ئەگرێت بەڵام تەکنیکی وەرگێڕان تایبەتمەندە زیاتر بە شێوازی وەرگێڕان و ئەو کارانەی کە لە ئەسنای وەرگێڕانە ئیشمان پێیە بێت و زیاتریش تەرکیز لەسەر زمانی ئینگلیزی ئەکات بە هیوای ئەوەی ئەو زانیاری و داتایانێک کە بۆ ئێوە خۆشەویست باسمان کرد جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوود لە ڤیدیۆکانمان ببینن بە هیوای سەرکەوتنتان